فرضاني آفرت گۆرانی بە گۆرانی بێشکردنی ئافرەت بە مەلیکە جەمال و مەلیکە مەحەد و کولیەکردنی ئافرەت دژایەکردنی حیجاب بۆ هەدەفەکەی ئەلیکوانەیە تاکە وڵاتی دموقراتیە لە ناوجەرگەی مسلمانانە شەرق الأوسەتە سەیریکە ومن توگۆ ئەو بازاڕێسە و ئافرەتانە نامێ بینوە پێشێ کە لە ناو جامخانەیەکە دانراون سعرەکەی لەسەر نووسراوە بەبێ ڕەزامەندی خۆی چ پیاوێک لە چ تەمەنێکە چۆنی ئەوێتن پارەکە ئەداتن و ئەم ئافرەتە لەگەڵ خۆی ئەبات تخوا ئەمە مافی ئافرەتە تخوا ئەمە دینە تخوا ئەمێ ئازادی مرۆڤ ئەمێ ئازادی دایکان ئەمێ ئازادی ئافرەتان ئەمێ شاجوانەکان ئەمێ شامەحەدەکان ئەمێ کە شانازی پێواکەین سبحان الله سبحان الله سەیری بکە چ بازاڕێک بە ئافرەتە کرێت بەخۆتان توان سەیری بکەن سەیریکەن ئافرەتان ئافرەت لەگەڵ خۆت ببە چۆن کافەیەکە کرد چایەکە کڕیت ئەو هەش ئافرەت لەگەڵ خۆت ببە بڕۆ بازاڕی پێگەرم بکە باشە ئەمەیە ئافرەتی داما وەستاوە ئەو تەسە قاچە سعرەکەشی لەسەر نووسراوە بە ئیسرائیلیش نووسراوە سەیریکە سعرەکەشی 3700 ئەزدانەکەی تریان بە چەندی هە فەقیرە داماونە ڕاوەستاون و بەبێ ئەوە هیچ مافێکیان هەبێت هیچ قەرار بەدەستی خۆیان بێت تخوا ئەمێ مافەکە ئەمێ خەر بۆیە خوای گەورە ڕازی نییە هیچ یاسایەکدا بڕێژرێت جگە لە یاسای خوای گەورە تەبارەکە وتەعالە ئین الحکم إلا لله حکم تەنها بۆ خوای گەورەیە چۆگەر حکم بۆ خوای گەورە نەبوو ئەوە بازرگانی بە ئافرەتان ئەکرێت بازرگانی بە منداڵ ئەکرێت لەشفرۆشی بە ئافرەتان ئەکرێت بە کۆیلە ئەکرێت بە بازار ئەکرێت کە هەدەفەکان بۆ ئێرەیە تا وەڵڵاهی داماوی بۆ ئەو کەسانە قڕ بەسەری بۆ ئەو کەسانەی کە بەشدارن بە ناو مەلای کادیر مەلای دین فرۆش کە دێنە سەر تەلەڤیزۆنەکان بە حیساب داکۆچی ئەکەن لە مافی ئافرەتە بەڵام مەبەستان ئای باش بزان ئێوەن کە ئەبن بە سیکەیەک بۆی کە ئافرەتان بگەن بەو هەدەفەکەیە ئافرەتان بگەن بەو وەزعیکە تێدانە بۆی کە ئافرەتان بە بازار بکرێتن و لە دایکاتی بخسرێت ئەو کەسێک ئەمە ئاکرێت پێ وایە مافی بدات پێ وایە کە ئەمە ڕەحم و بەزەیی پێ بکات ئایا کوا وەلی ئەمرەکەی ئەمە چێ هەیە بڵێنم ئافرەتە ئەبێت چاودێری بێ ئەبێ ئاگاد لێبێ ئەبێ باشبی لەگەڵیە بەڵکو وەکو کۆیلەیەک ئەیباتەوە ماڵەکەی خۆیان بۆیە باشترین وڵاتی دیموقراتی لە شەرق الأوسەتە ئەو ئیسرائیلەیە سەیریکەن ئەمەش هەدەفەکەی بۆیە بێ ئەم دینەش بێتە ناو مسلمانەکان ئەی مسلمانەکان باش بزانن کە هێرشێکی دڕندەی هەیە لەسەر ئافرەتان پیاوانیش دێنە سەر شاشەکانی تەلەڤیزۆنە ئاسانکاری بۆکەن وەڵا ئافرەت پێویست ناکە ئەوە بکات ئافرەت بڕیار بەدەستە خۆیەتی ئافرەت ئەبێ مافەکانی بۆ بگەڕێتەوە کە نەمە ئیسلام غەدری لە ئافرەت کردووە لە کاتێکا بین چێ غەدری لە ئافرەت کردووە و ئیسلام چی داوە بە ئافرەت کردوێتی بەدایک کردوێتی بە مەلیکی ماڵەوە و ڕێز لێناوە باوکی وەلی ئەمرێتی برایەکانی چاودێرن بەسەریەوە ئاگیان لێتی و دەسەڵات چاودێرە بەسەریانەوە هەموو ئەیپارێزن بەڵام ئێستاکە نە حکوومەت نە باوکی ساحبێتی نەمێردی هەیە ساحبی تەنها بەخۆی هاتوتە مەیدانەکە بە جلبەرگێکی تەسک و کورتەوە نازانین لە چێ پارە پەیدا بکە نازانین لە چێ ئیش بکە نازانێت چێ دابمەزێت چێ مەسرەفی بچێشێ هەتا وی لە دێتە بەردەستی کۆمپانیاکانەوە لێرە لەش فرۆشی پێکەن و بە بازاڕێکەن و لەگەڵ خۆتبیبەوە کە ئەنەمە کاڵایەکەت کڕێوە جا بەڕاستی کەوتم خۆشبەختی بۆ کەسانێک کە دەستیان گرتو بە شەریعەتە جوانەکەی خودای تەبارەکە وتەعالا نەکەونەتە بەرهێرشی دڕندەیی ئەلمانیەکان و نەچونەتە ژێر ڕکێفی شەریعەتی شەیطان بۆی کە لە پیلانەکانیان تێب بگەن و ئەرچی سەرشانی هەموو مرۆڤێکە بەڕاستی یعنی داکۆچی بکە لەو ئافرەتانە کە کەوتونەتە بەردەستی ئەلمانیەکان بۆی کە لەش فرۆشیان پێواکەن خوای گەورە بەرچاوڕوونیمان پێ بدات خوای گەورە دینەکەی خۆمان زیاتر شارەزا بکات و ئەو دینە جوانەمان بۆ بگەڕێنێتەوە بۆی ئەم ئافرەتانەش لە ژێر سێبەری ئیسلامدا ئازاد ببنەوە جارێکی ترە لە ژێڕکەیفی ئەلمانێتە دەربچنەوە و خوای گەورە هیدایەتی ئەو کەسانەش بدات کە دەنجیاندا بە ئەلمانیەکانە کە چەکداری ئەلمانیەکان کە خۆشەویستی ئەلمانیەکان لە کاتێکە باش بزانە ئەو ئافرەتێک کە مارەت کردووە ئەو دایکەی کە لی بووی ئاگادار بە ئەمە دەنگدانەکەت و خۆشویستن بۆ حیزب ئەلمانیەکان بزانە ئەمە دایکی خۆت و خێزانی خۆت مافی ئەو دوانە
لەناو بردووە مافی ئەو دوانت خواردووە بەوەی کە تۆ دەنجێک بە ئەلمانیەکانە دەیان لەلایەن گرێکی ئەلمانیان خۆشتن لە ئەلمانیەکانە چونکە ئەمەد بۆ دینەکە داکاتی لە داک دێخن و خێزانەکەش لە داخێزان دێخن و خۆشت بەرپرسی لە ڕۆژی قیامەتە بۆی خوای گەورە فەرموویە وەیەومە نەدعو كل أناس بإمامهم نروجارك هم خلشي بانكم با سركردكانيان إذا أم سركردكت أما شريعتك بيت توش أو كسان كدجان دا بعلمانيا كان علمانينا بيجومان لقل أو كسان حشركن كأم سيستميان دا هناوا وأو كسانش كبراستي كخوي جور هداياتي داون أما زيجاي خوش بختية دست زيادة دست من نبي بدينك وبقرين بوي كنكوين برهيرشي علمانيا كان وبرهيرشي شيطان برستكان وشريعتي شيطان إذا خوي جور برتصارون من بيبدأ خوي جور سدينكي خوي قايم من بكات وشريعة زوانكي بما بقرنته بوي كهمو من لجي سبري شرع زوانكي خداي تبارك وتعالى بجين وبمرين وخوي جور لروج قيامة لجي سبري عرشي خوي الرامان بقريتون رحم بهم لا إتمام كاد وهدايتهم لا إتمام داد